بێگومان ئازیزان لە ژیانماندا پێویستمان بەوەیە کە جگەر لە زمانی دایک زمانێکی دیکەی جیاواسر فێر بین، هەم بۆ ئەوەی کاکاری ڕۆژانەمان ئاسانتر بێت لە بازاڕیکردنایە یاخود لە کاری بازرگانی بۆ بازرگانەکان یان بواری خوێندندا کە لە دەروی وڵات بتەوە بخوێنیت یان سەفەرێک گەشتێکە پێویستە زمانێکی دیکە لە زمانی دایکت جگەر لە زمانی دایکت بزانیت. بۆ ئەوەی کە فێری زمانێکی جیاوازتر بین ئایا ڕێکارەکان چییە کە بیگرینە بەر بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە فێری ئەو زمانە بین. زۆر جار کێشەی ئەومان هەیە کە دەڵێن فێری زمانێک بووین تا ئاستێکی باش ڕۆشتوین بەڵام لەبەر ئەوەی زمانەکە تەجروبەمان نەکرۆ بەکارمان نەهێنا و دوای ماوەیەک بیرمان چۆتەوە. بۆ ئەمەش پێویستە چی بکەین بۆ ئەوەی کە کاتێک کە زمانێک فێر دەبین بەردەوام لەگەڵی دابینەوە بیرمان نەچێتەوە. گفتوگۆی زیاتر دەکەین پرسیار زیاتر دەکەین لەسەر ئەوەی کە بزانین چۆن بە شێوازێکی ئەکادمی یاخود هەندێک زمان هەیە کە پێویست ئەکات شێوازە بازارێکی یاخود شێوازە ئامەکەی زیاتر بڵاوە فێری بین و ڕێکارەکان چین. قسە باسی زیاتر دەکەین لەگەڵ شاناو کازم مامۆستای زمانی ئینگلیزی کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر مامۆستا. سپاس دەکەم. مامۆستا فێربوونی یاخود گرنگی فێربوونی زمانێکی بیانی چییە؟ هەر لە کۆنە وتراوە ئەگەر چەند زمان بزانی واتە ئەو نە مرۆڤی واتە من ئەگەر کوردی بزانم مرۆڤێکم وەرواگەر زمانی ئینگلیزیش بزانم مرۆڤێکی ترم واتە بەزانینی زمانێکی تر تۆ با بڵێن ئەبیتە دوو تاک واتوانی پەیوەندی بکەی لەگەڵ با بڵێن کۆمەڵێنەتەوە و هەروەها گروپ لە خەڵکی تر و لایەن تێبگەیت و شارەزای وڵات و کولتور و زمان و ئەدەبیات و کۆمەڵێ شتی جیاوازتریانوی. بۆیە زمانی ئینگلیزی بە تایبەتیش کە زمانێکی جیهانیە من خۆمەکو پسپۆڕی زمانی ئینگلیزی ئەبێتە کلیلێک بۆ پەیوەندیکردن بە بوارە جیاوازەکانی ژیانەوە. باش ئەوەی کە قوتابیانی ئێمە مناڵەکانی ئێمە هەر لە پۆلیەکی بنەڕەتیەوە هەتا 12 ئامادەی لە پرۆگرامەکانە بۆ نمونە وانەی ئینگلیزی هەیە بەڵێ ئەمە بەسە کیفایەتە بۆ ئەوی کە کەسێک فێری زمانی ئینگلیزی ببێ یا هەر زمانێکی دیکە بەڵام ئێمە بە تایبەتم ڕۆژانە سۆری لە زمانی ئینگلیزی باس لەواکەین یا نەخەر پێویستمان بە شێواز و تەکنیک و خولی دیکە هەیە بۆی کە فێری زمانی دیکە ببیت. ئەگەر ڕاشکاوانە قسە بکەین من بە پێی ئەوەی کە ئەزمونم هەیە لە هەردوو بوارەکە لە وانەوتنەوە لە واڵین قوتابخانە حکوومیەکانە کە بابەتی سانڕایز ئامادە ئەکرێ بۆ وەکو بابەتی دەرسی زمانی ئینگلیزی وەروها وانەوتنەوەشم لە وارە تایبەتەکانە کە کۆرسی زمانی ئینگلیزیە لە سنتەرەکانی زمانی ئینگلیزیە ئەتوانم بڵێم ئەو بابەتانەی کە لە قوتابخانەکانە ئەخوێنرێتەوە بە هیچ شێوەیەک یارمەتی دەدنێ بۆ فێربوونی زمان. بۆیە زۆربەی زۆرمان پۆلی 12 ئامادەیش تاواکەین ناتوانین سادەترین ڕستەی ئینگلیزی بڵین بەڵام فێربوونی لایەنی زمانەوانی زۆری فەرق لەگەڵ خوێندنی منهەجێک تەنها بۆ تێپەڕاندنی کاتە و بۆ نمرەیەکە و کە پۆلێک بپەڕیتەوە بۆ پۆلێکی تر. زۆر باشە. ئێستا زمانی ئینگلیزی کۆمەڵێک لەهجەی هەیە. بەڵێ ئەکسنتەکان. بەڵێ ئەو لەهجانەی کە لە قوتابخانەکانی ئێمەدا دەخوێندرێت ئایا دەکرێت قوتابیەک ئەوەی کە فێر بوو لە قوتابخانەکاندا دواتر لە وڵاتانی دەرەوە بەکاری بهێنێ بێ ئەوەی بترسێت کە ئەمە دەوروبەری لی تێ ئەگەن یاخود بەرامبەرەکەی لی تێگات؟ زۆر بە ڕێژێکی کەم بە تایبەتی لەم ساڵانە ئەخیرا کە بایکۆت و نەمانی باڵی پرۆسەی خوێندن زۆر پەک خراپە داخەوە ئەتوانین بڵین ئەگەر زیاتر جاران بوتوانەیە 15 یونت بخوێنیت و 15 بەش زمانی ئینگلیزی فێری خوێندکارەکە و کەیسەکەم کراوەوە بۆ 7 یونت کە بەش زۆر بە پەلەپەل و لە مانگی 2 تا کۆتایی مانگی 5 مامۆستا فێری چیەکەوێ ئایا هەر ئیمتیحانی تەلەبە بکات ئایا فێری زمانی کە بۆیە بەڕاستی قورسە بە منهەجی مەکتەب فێری زمان بیت و ئەو ئەکسنتەش ئەتوانم بڵێم خوێندکارەیە هەر نازانێ ئەکسنت چییە تا فێری زمانەکە ببێت و گفتوگۆی پێ بکات و قسەی پێ بکات لەگەڵ وڵاتانی تر. باش باسمانەوە کرد بێگومان هاوکاریشم لە نێخان باسیەوە کرد بۆ ئەگەر کابرا بازرگان بێ بۆ خوێندن بێ بۆ هەر بابەتێکی دیکە بێ گرنگە تۆ جگە لە زمانی دایک زمانێکی دیکە بزانانی بە تایبەت زمانی ئینگلیزی کە ئێستا زمانێکی ئینتەرناشناڵە ینی زمانێکی جیهانی بتێونێتێ. بەڵام قسەکە لەوەیە چ تەمەنێک گونجاوترین تەمەنە بۆ ئەوەی کە ئێمە هەوڵ بین زمانێکی دیکە فێر ببین جگە لەو زمانی کە خۆمان قسەی بەڵێ پێش تەمەنەکەم نەگەڕێنمەوە بۆ حەز و خولای کەسەکە وە شتێکی چێ پێوترێ مەهارە هەیە مەهارەی زمانی بەقووەتە یعنی لە دەرسەکانی خوێندنا سەرەکی بریکاری باش نیە فیزیا باش نیە کیمیا باش نیە بەڵام سەرەکەی ئاسی زمانی ئینگلیزی زۆر باشە نمرەی ئینگلیزی بەرزە پێش هەموو شتێ حەزی خۆمان زۆر دەورە بینێ بۆ نەهیوایڵە بۆ نمونە پلانی هەیە بچە بۆ دەرەوەی وڵاتی ئیمتیحانەکان بەڵێ حاڵەتێکی ناچاری بۆ هاتێتە پێشەوە ناچارە فێری زمانی ئینگلیزیکە ئاڵە مامۆستا من دوژمنم ئینگلیزیە
يعني ئەم فکرەیە لە مێشکە ئەم بیرۆکەیە کە پێی وایە ئەم ئینگلیزی وەکو دووژمنێتی ئەبێت بکوژی یەکەمی کۆی فێری زمانەکە بێ یعنی چەند هەوڵیش بات چەند با بڵێن تەمەنیشی مناڵ بێ کەم بێ ئەم بیرۆکێکی لە مێشکی خۆیدانەوە ئینگلیزی خۆش نییە ئینگلیزی با بڵێن چێژی نییە کەواتە حەزمان بۆ بابەتەکە پێش تەمەنەکەمانە و ئەتوانین بڵین تەمەنیش کاریگەری هەیە بەڵێ هەتا تەمەنی لاوتر بێ باشتر فێر بێ هەتا تەمەنیشی با بڵین لەسەرۆتر بێت ناڵین فێر نابێ بەڵام فێربوونەکەی زەحمەترە بەڵێ زۆر باشە وەکەوەی خۆت ئەزمونت هەیە لەوەی کە خول بڵێیتەوە و کەسانی تر گەفێری زمانی ئینگلیزی بکەیت ئایا چه هەنگاوێک بگیرێتە بەر بۆ ئەوەی بە ئاسانتری شێوە فێری زمانی ئینگلیزی بیت و بیریشت نەچێتەوە یەکەم پێویستە تۆ ئامانجێک بۆ خۆدانی لەبەر چی من فێری زمانی ئینگلیزیە بم چکە ئامانجەکە دوات لێکە پاڵنەرێکە بێت کە تۆ بجوڵیت و کار بۆ فێری زمانەکە بێت بەڵام من بۆ نمونە ئەمڕۆ هەر لە خۆمەڵم خۆم فێری زمانی ئینگلیزیەکەم بۆچی خۆ فێری زمانی ئینگلیزیەکەم هەدەفەکەم چییە لەبەر چی ئاوێ بڕۆم بۆ بەڕێتانیا بخوێنم ئامێ لە کۆمپانیایەکدا مەزرێمەک و وەرگێڕێک ئامەوێ با بڵین وەرگێڕان بۆ کەناڵێک بکەم لە ڕووی با بڵین تەرجومەوە ئەمە زۆ گرنگە کە تۆ بزانین بۆچی فێری زمانەبی چکە هەتا پاڵنەرێکە نەبێت مێشکی مرۆڤ وای گوێت لێ ناگرێ ئەڵێ من بۆچی ئەمە بکەم پێویستە تۆ هۆکارێکی بەهێزە هەبێتەوە فێری زمانەبیت ئامانجێکی دیاریکراوە هەبێ و دواتر پلانیشی بۆ دانی و زۆری ژەمێشکی خۆت نەکەی بتوانانی ژینگەیەک لە زمانی ئینگلیزی بخۆ دابین بکەیت و تێکەڵی گروپێ لە هاوڕێیان بیت کە هەمان هەدەفیان هەیە و پلانیان هەیە فێری زمانی ئینگلیزی کە چەناڵەکانی تەلەڤیزیۆنە بکەی بە زمانی ئینگلیزی بۆ نمونە من لەسەر زمانی ئینگلیزی قساکەم بەڵام ئەتوانین گشتاندن بکەین بۆ هەموو زمانەکانی تر و هەروەها زۆر سەرچاو و بابەتی شەیە لەناو ئینتەرنێت و یوتیوب توانین سەرچاوێکی باش هەڵبژێت ڕۆژان دەرز بوانە بەوانە بتوانی بەشەی زنجیرەی خۆت فێرکەی و بەشداریکردنی دەورات و کۆرسەکانی شتێکی زۆر باشە لە فێربوونی زمانە بۆ ئەوەی بیر نەچێتەوە بۆی بیر نەچێتەوە بۆ ئەوەی بیر نەچێتەوە پێویستە چی بۆ ئەوی بیر نەچێتەوە ممارەسەکردن زۆر مویمە بەردەوامیت و بخوێنیتەوە نەک بۆ نە هەفتەیە ئەخوێنی سێ مانوازی لێ هێنی یعنی ئیسیمراری ئیدامەدان بە شتەکان زۆر مهمە تۆ بەردەوام بیت و بۆ ئەو سەرچاوەش گەڕی کە چێژی لێبینی نەک بۆ من کتێب بە معقەد و ناخۆش زانم بەردەوام کتێبەکەم لە بەردەسابێ نه بۆ نە حەزە لە فیلمە حەزە لە درامایە چێژ لە بابەتێک ئەبینی لەو بابەتە بەردەوام بە لەسەری بۆ ئەوەی تووشی بیرحاڵەتی بچوونەوە نەبی و سێ جۆریش بیرهاتنەوە هەیە بیرهاتنەوەی ماوە کورت و مامناوت و ماوە درێژ بۆنەوە کەسانی کە زۆر تەرکیزەکەن زانیارەکانەچێتە بیرهاتنەوەی ماوە درێژەوە کە با بڵێن ئەگەری کەمترەوە گرەوەی زانیارەکانی بیچێتەوە مامۆستا شانە و باسی فیلم و درامات کرد نمونەی بەرجەستە زۆرن لە چواردەوری خۆمان لە خزم و کەسوکارەکانی خۆمان بگەڕێ من بۆ منە پورێکم هەیە خوێنەواری ئەسڵەن هەر نییە بەڵام ئەوەندە متابعی تەلەڤیزیۆنی کردووە کاتی خۆشی هەر کەناڵ هەبووە لە عێراق و هەر فیلمی عەرەبی لێیاوە عەرەبیەکی باش تێیە ئێستا بۆچی بەردەوامی ڕۆژانە مامارەسەی خانم هەیە گوێ لەو کەناڵانەی کە فەتافیت و ئەوانەی کە بۆ خواردنە هەر ئەسڵەن مەغریبی و جەزائیریوانن عەرەبیەکەشیان وەکو عەرەبی بۆچی لە پێشە چیژ لە خواردن دروستکردنەوە کردووە وای لێ کردووە لەم ڕێگەیە بچێتەوە زمان قسەکەم نەوەیە ئایا ئەمە فیلمێک بۆ فارسیش وایە بۆ تورکیش وایە ئایا فیلمێک درامایە گات متابعەکردنی تەلەڤیزیۆن کافی بووی کە بڵێ ئیتر من تەواو شارەزای ئەو زمانە بووم یا تەکنیک و ڕێگەی دیکە و شێوازی ئەکادیمی خۆی هەیە بۆ فێربوون ئەتوانین بڵێ ڕێگای ئەکادمیش زۆر کاریگەری هەیە بۆ تۆ ئەگەر بتوانانی تێنسەکانی زمانی ئینگلیزی پرێزنت سمپڵ پاس سمپڵ فیوچە ئەوانە وەکو بناغەیە وەکو ئەساسیاتێکی ئینگلیزی بۆ خۆ داڕێژی بۆ نەگەر تۆ بتوانی لە ڕێگەی پاس سمپڵەوە بتوانی خۆت فێرکەی لە ڕابردووە چۆن قسەکەی ئیتر ئەوە ماندوو نابی هەموو ڕۆژێک بزانین ئەمڕۆ چۆن بە ڕابردوو قسە بکەم ئەوە چی پێوترێ بۆ تۆ بناغەیەکی جوانە داڕۆشتۆ لە پاس سمپڵە یان لە فیوچە چۆن قسە بکەم ئەگەر بێت و من با بڵێن ئەساسیاتی بابەتەکانی داهات و بزانم ئەوەندە ماندوو ناکە بۆیە ڕێگای ئەکادمیش دەورێکی زۆر کاریگەری هەیە زۆر باشە ئەوەی کە کاکتاناوتی کەسێک کە بە گۆرانیەک یاخود بە درامایەک فیلمێک فێری زمانی ئینگلیزی و بێت دەکرێت بڵێ من تەواو فێری زمانی ئینگلیزی وم یان نەخێر ئەبێت وەکو خۆت بە ئەکادمی بۆی بخوێنێت وەڕێ زمانەکان فێر بێت خۆی فێربوون زانینی زمان لە کەسێک بۆ کەسێکی تر ئەگۆڕێ ڕەنگە کاکدانا بتوانێت بەنگلیزی قسە بکە بەڵام وەکو مۆمسایەک ئینگلیزی نەتوانێت یا بۆ کەسێک کە حەلاقە لە بەڕێتانیا بە زمانی ئینگلیزی بکە
قسە بکە وەکو یەکێک نییە کە لە ئۆفیسێکا بە ئەکادمی قساکە ئینگلیزی بۆ ئینگلیزی فەڕەکە پێوترێ سلانگ لانگویج واتە زمانی جلفی ناو خەڵک واتە ئەکادمیک لانگویج زمانێکی ئەکادمی و ڕسمی ئەم دوو جیاوازیە لە فێربوونی زمانە فەرقی هەیە تو ئەمانە بێ بۆ نەبڕێگەی کتێب فێربی ئەوشیان ئەگەر لە گەڵ گروپێک لە خەڵکی ئەو شوێنەیە کە هەر بە جڵفی و ئەتیادی قساکەن ڕێگایەکی خوبترە. باش ئەوەی کە زۆر پێویستە بۆ خەڵک فێری بە جڵفیەکەیان قەواعیدەکەی نوعی کارەکە دەورە بینەکە ئیشی تیاکەیت بۆ نە من مەجالەکەم لەوەی لە ئۆفیسێکا لە شوێنێکی ڕسمیان ڕۆژانە ئیمەڵ بنووسم پێویستە ئینگلیزیەکەم ئەکادمی بێ بەڵام بۆ نمونە من تیجارێکم یا شتێک لەگە گروپێ لە بازرگانی ترا ئیشەکەم پێویست ناکات زۆر ئەکادمیانە قسە بکەم و هەموو تێستەکانی ئینگلیزی وەکو خۆی بەکاربێنم. ئەوسە شەنا و بابەتێکی دیکەش هەیە ئێستا قوتابی هەیە لە پۆلی 12 دەرەچێ ئینگلیزیکی باشە زانێ یعنی هەم بۆ قسەکردن هەم بۆ نووسین بۆ تێگەیشتن بۆ خوێندنەوە بەڵام بۆ نمونە کۆلێژێکی تایبەت وەرێگرێ بۆ نمونە بەشە پزیشکیەکان ئەسیرەکان لەوێ زۆر وەزعی خراپە بۆ ئەم بابەتانە و بابەتی علمی و دەرمان و کۆمەڵک بابەتن کە ئەم لە ژیانی ڕۆژانە ئیشی یەکشت زۆر بمە خەڵک هەیە کە وت من زمانی ئینگلیزیە زانم پێی وایە ئیتر تۆ تەواو متەکاملی لە هەموو بوارێکی ئینگلیزیە بەڵام پێویستەوە بزانی کە ئینگلیزی هەر بوارێک جیاوازە ئینگلیزی بواری تیجاری جیاوازە پێوترێ بزنس لانگویج بواری سناعی جیاوازە بواری بازرگانی جیاوازە بەڵێ پزیشکی میدیکال تەرم ئەوە هەر زۆر ناڕەحەت هاتوانین بڵێ حتا مستەڵەحی طبی هەیە هەر ناتوانانی بیشی خوێنیتەوە با بسپۆڕیشت ئینگلیزی بێ بۆی زۆر گرنگە ڕۆشنبیری ئەومان هەبێ ئینگلیزی بۆ ئینگلیزی فەرقی هەیە بۆ من خەڵک هەیە بابەتی طبیم بۆ ئەنێرێ سۆنەر ئەنواشت با بڵێن ئەشی مامۆستا ئەوە چیە یعنی لەوە تێناگا کە ئەو پسپۆڕی من نییە ڕەنگە بەغەڵەت شتەکە بگەێنم بەڕاستی ئەوە زۆر گرنگە زۆر باشە بگومان هەموو زمانێک کە فێری بی کۆمەڵی قورسایەتیەتە بەردەمت کۆمەڵی کێشێتە بەردەمت بۆ فێربوونی ئەو زمانە قورسەکانی فێربوونی زمانی ئینگلیزی بە تایبەتی چی؟ لە ئەزمموی خوێندکارەکانمەوە هەر خوێندکارم بابەتێکی بەلاوە ناخۆشە بابەت هەیە بێوترێ خوێندنەوە بە ئینگلیزی پرۆنەنسیشن هەیە ئەوەی بەلاوە ناڕەحەتە چۆن فێری خوێندنەوە وشەیەک بێ بۆی نایەت یا لە مامۆستا ئەو دەنگەم بۆ دەرنابڕێ وەکو بۆ نمونە شتێکی لە ئینگلیزی پێوتێ think تەلەبەم هەیە بە سینک ئەی خوێنێتەوە کە ئەم لێرا معناکەی گۆڕێ سینک واتە دەستشۆر think واتە بیرکردنەوە یا بوونە کات یعنی پرۆنەنسیشن بەلای فێرخوازەوە تۆز لە ناڕەحەتە وەروەها دروستکردنی ڕستەیەکی ڕێکوپێک کە مانادار بێ ئەمەش تا حدێک ناخۆشەوە گرامەر خەڵکیش زۆر بڵێن بیرۆکێکی زۆر ناخۆشی هەیە سەبارەت بە گرامەر بەس ئەگەر بێت و بەشێکی ڕێکوپێک فێریکەی گرامەر زۆر خۆشە و زۆر هاندریشە لە زمانی ئینگلیزیە بەڵام بەگشتی پرۆنەنسیشن گرامەر وەروە دروستکردنی ڕستە بەلای خەڵکەوە ناخۆشە لە فێربوونی داوە لە زمانی عەرەبیشە یعنی هەندێک پیدەیە کە ئێمە نیمانە لە کوردیە قورسە بۆ نمونە ئەوانەمان خۆشبەختانە لە زمانی ئینگلیزیە توانین بڵێن هەموو فۆنێتیکەکانمان بەڵێ ئەوانەمان کە التیزاماتی دینی هەیە کاتێک نوێژەکە یان قورئانە خوێنێتەوە کۆمەڵێک حرفێک مەخرەجی تایبەتی هەیە وەکو ئەسە وەلەضالین زۆر کەس ئیش بە وەلەضالین ئەنواع مەبەستەوەیە ینی ئەمانە دەوریە بەس مامۆستا پرسیارێکم ئەزانم وەڵامەکەی چییە بەس من بەمەبەستم پرسیارە ئەگەر کەسێک بێت ڕایۆژێ بە تۆ بکە بڵێ جگە لە زمانی کوردی ئەمێ زمانێکی دیکە فێر بوون گەنجێکە ئێمە ملەتێکی موسڵمانین بێگومان دەبێت لە زمانی عەرەبیش شتێک شارەزا بین بە شوەیە کە لە دینەکەمان بەتەکید گرنگی زمانی عەرەبی یەکسانە بە زمانی ئینگلیزی تۆ ڕایۆژت ئەگەر پێ بکرێ لە وەڵام ماڵی چ زمانێک هەڵبژێرن من چونکە خۆم حەزم لە ئینگلیزی پێشنیاری ئینگلیزیان بۆکەم بۆ لە ئاخر مەبەستەک بۆ وەڵاهی من لە ئەزمموی خۆمە پێم وابێ فێربوونی ئینگلیزی زۆر ئاسانترە لە زمانی عەرەبی بۆچی لە زمانی ئینگلیزیە جێندەرەکان جا نەکراوەتەوە شی ئەوانە کە کاتێک ڤێربەکەی بۆ دانەی کاتێک کردارەکە بۆ ڕستەکە دانەی یەکسەر بۆ کوڕ و بۆ کچی یەکشتە بەڵام لەوانەیە تۆ شارەزایی زیاتر بێت لە زمانی عەرەبیە بۆ مزەکەر و مؤەنەس دائیمەن بە فعلەکە دەستکاری پێیت و ئەمانە ئەمەش لە زمانی ئینگلیزیە تووشی لە زمانی فێربوونە تووشی سەر لێ شێوانتەکە خوایان ئەگەر من بۆ کچێ قسە بکەم چۆن قسە بکەم ئەگەر بۆ کوڕێک ئەگەر بۆ گروپێک کوڕ چۆن قسە بکەم بۆ گروپێک کچ بەڵام زمانی ئینگلیزیە خۆشبەختانە شتانە توش ناکەێت ئەی لە ڕووی پراکتیکی نێودوڵەتیەوە ئەتوانین بڵین زمانی ئینگلیزی بزانین لە تەواوی گیان بەگشتی پەکت ناکەوێت یا زمانێکی دیکەی غێر ئینگلیزی لە 95 وڵاتەکان تۆ توانی ئیشی خۆتی تیا بکەیت و بە زمانی ئینگلیزی قساکە حتا لەناو ماڵەکەی خۆتەوە توانی یەکێک لە ئیشەکانی من بریتە لە ئۆنلاین تیچین هەر خۆم لە ماڵەوە ئیش بەکەم بە زمانی ئینگلیزی لەسەر ئاستی هەموو جیهان ئیشەکە بوو کۆمیونیکیشن هەیە لەگەڵیان باش مامۆستا هەر لەسەر ئەو ئۆنلاین تیچینگ و فێربوونی ئۆنلاینە
کەسێک کە بیاوێت فێر بێت بە ماوەیەکی کەم و بە شێوازێکی زۆر باش ئایا ڕاستە و خۆ ڕوبەڕوو فیس تو فیس فێری زمانی ئینگلیزی بێت لەگەڵ مامۆستاکە باشتریان بە شێوەیەکی ئۆنلاین؟ من هەردوو بوارەکە کارم کردووە ئەتوانم بڵێم ئەکەوێتەوە سەر جدیات و خەمخۆری فێرخوازەکە بۆ فێربوونی زمانەکە هەیە بۆ نمونە یعنی زۆر نزیکیشی کەیتەوە لە خۆت کە هەربیێنتە تەنیشتی خۆشەوە لێ دووەرناگرێت و فێربوون ڕوونایە بۆ چکە خودی خۆی هەدەفی نیە هەشە من تەلەبە مەبووتەتی مامۆستاکیان بەم بە بەرنامەی زووم و بۆ نمونە گوگڵ میت و ئەوانە نازانم بە واتسئاپ فێرم کە بڕوا کە فێر بووە بۆ چکە خۆی هەدەفی هەبوو هەیە هەر مامۆستاشی نییە بە بابەتی سێڵف سەدی فێرە بێ واتە خود فێرکاری خۆت فێرەکەی بۆیە با بڵێن جدیاتی تو بە بابەتەکە زۆر گرنگی هەیە لە فێربوونی زمان مامۆستا بێگومان لە فێربوونە بابەتێک پێچەوانەیەتی بیرچوونەوەیە مەگە دوو نمونە وەرگین ئەو کەسی کە وەرزشەکە وەرزشی مەلەوانیەکە گەر ماوەیەکی دوور درێژ ئەم وەرزشە نەکا لەوانەیە ئەو لیاقەی نەبێ هەناسی ڕابگرێ لە ژێر ئاوا مەلە بکە یان هەروەکو جاران مەلە بکە یان ئەوانەمان کە قورئانی لەبەر بێ ئەگەر مودەیەک دەوری نەکاتەوە لە بیری ئەچێتەوە بۆ زمانیش هەمان بابەتە کاتێک تۆ زمانێک فێربووی نقطە سەری دەرئیتر بیرە ناچێتەوە یان ئەگەر قسەی پێنەکەی ئەگەر بەکاری نەهێنی ئەگەر تێکەڵاو نەبی لەگەڵ و گروپانی باست کرد سێری فیلم نەکەی گوێ لە گۆرانیەک نەگری بۆ نمونە بیر ئەچێتەوە میش ڕاستی ئەگەر با بڵێن چەند ئاستێکی زمانی ئینگلیزی خۆ فێرکەی بە شەیەکی ڕێک و پێک و چڕ و پڕ با بڵێن بناغێکی جواندان ڕێژی لە ناو میمۆرەکەی خۆتا ئەتوانم بڵێم ئەگەری بیرچوونەوەی زۆر کەمە ڕەنگە پاش بکەوی لە چاوەوەی کە پێش بکەویت بەڵام بەو دەرەجەیەش نا هیچی بیر نەبێنێ بۆ من کۆمەڵێ زانیاری هەیە لە خوێندنی سەرەتایی ماداغەڵم کردووە لە پلەیستیشنەوە مناڵی بە پلەیستیشن کۆمەڵێ وشەم داغڵ کردووەکو لۆدین وەکو دیسک وەکو بەعزە شتێک ئێستاش کە تەمەنم ئەوە ساڵە بیرم نەچێتەوە کە لە 10 ساڵیە با بڵێن فێر بووم بۆ چکە یەکەم بە چاو ڕسمم گرتووە يعني ئیمێج زۆر مهمە ینی کە پلەیستیشن مەکرد کە یاری مەکرد دیسکەکە هەڵسوڕایە و لۆدین ئێستاش ئەو لۆدینە هەر ناو مێش ماماوەتەوە و ناڕڵە بۆ دروستکردنی چیرۆکێک لە مێشکی خۆتا بۆ زانیارەکان زۆر مهمە هەر کاتێک تۆ داتایەک داغەڵەکەی بە کۆمپیوتەر ئەگەر تەعریفی نەکەی ناوی لێ نەنی دوای هەرچی پێ و داتایە و بۆ نایاتەوە چکە کۆمپیوتەرەکە داتای زۆر ئەڵێ من چیت بەمەوە تۆ داوای چیم دەکەی بە هەمان شێوە ئەو زانیارەی داغڵیشەکەی مێشک خۆی گەورە دیزاین کرد لەسەر شێوازی با بڵێن کۆمپیوتەر و میمۆری ئەبێت تعریفی کەیشتەکان لای خۆتا زۆر باشە شێوازی نووسینی زمانی ئینگلیزی لەگەڵ شێوازی دەربڕینەکەی جیاوازی زۆرە بەڵێ بۆ زۆر وشەمان هەیە چەند دەنگێکی تیا سایلەنتە ناخوێنرێتەوە بۆ نمونەیان چەند وشەیەک ئەنووسێ بەڵام بە شێوەیەکی ترە خوێنێتەوە بۆ نە PH بە فێ خوێنێتەوە وشەی فۆتۆگرافی ئەگەر یەکێ زۆر زانیاری نەبێت نازانی ئەم PH بە فێ ئەخوێنێتەوە یان بۆ نە هەندێ وشەمان بە ش ئەخوێنێتەوە هەنێجار ئێس بۆ بە شژ ئەخوێنرێتەوە ئەمە پێی وترێ سایلەنت وەرد یان گۆڕینی پیت بۆ دەنگێکی تر کە دروستێکە باڵای ئەوش پێویستی بە زانیاری هەیە کە ئەو شتانە بناسیتەوە کە و دەنگانە پێ گۆڕێ باشە ئەوسا پرسیارە هەر باو دووبارەکە دڵنیام زۆر لێت کراوە پرسیارە ئێمە بە شێوازێکی گشتی لە ئینگلیزیە دوو جۆر ئینگلیزیمانەیە UK و ئەمریکی خۆ دەزانین کامیان شایعترە کامیان بڵاوترە ئایا فەرقیان هەیە فەرقیان لە لیڤڵەکانە لە ئەوانەی کە ئەچێت بەشداری کۆرسێکەکە و لە ژیانی ڕۆژانەیە تۆ بۆ نمونە ئەگەر ئەمریکی فێربوو بێتی لە بەریتانیا پێی دەربازە بیانی بۆ ئیش و کاری خۆت نەخێر UK فێربووی لە ئەمریکا ئەتوانی ئیشی خۆتی پێ بکەمە جیاوازیان چێ بەڕاست بەڕێز ئینگلیزیە تۆ ئەگەر بێت و ئینگلیزیکی جوان فێربی و گرامەرە ڕاست بێ و ڕستەکانە مانادارێ و شەکان بەواضحی دەربڕی ئینگلیزیە مهندس هەیە خەڵکی با بڵێن هندستانە کە ناخۆشترین ئەکسێنتە بۆ قسەکردن هندیە قساکە بەڕاستی هەر حەزەکەی وازە زمانی ئینگلیزی بێنی ئەم نە بە ناڕەحەت قساکە پاکستانی هەموویان لە ئاسیا سێڵ و لە کۆڕک و نازان بێکۆ بە منچی زۆر باش ئیشەکەن کەس حەقی ئەوەی نییە تۆ بزانێ ئاوەرە بزانام ئەکسێنتەکە و چۆنە بزانمەکو ئەمریکی قساکەی بزانمەکو بەڕێتانیا قساکەی یعنی ئەنواع سەرکردەمان هەیە ئەکسێنتەکەی جوان نییە بەڵام پایانی خۆی گەێنێ لە زۆربەی کۆبوونەوەکانە بە ئینگلیزی زمانی قسەی خۆیەکە گرنگ نییە تۆ ئەکسێنتەکەت کوێیە ئوسترالیە بەڕێتانیا هندیە گرنگ ئەوەیە قسەکردنەکە و مانادار بێ و ئاستەکانی زمانی ئینگلیزی لە هەر ئەکسێنتێکە هەرێک ئاستە هیچ کێشە بۆ دروست نابێت
هەر کامیانە دراسە بکەیت لە تەنانەت لە بابڵین پیتەکان و لە ماناشە لە بینی بەریتانی و بابڵین ئەمریکی کۆمەڵێ جیاوازی ڤۆکابولەری هەیە بۆ نمونە لەلایەک ئەمەڵێ بسکویت لەلایەک ئەوەڵێ کوکی ئەم جۆرە جیاوازیانە هەیە بەڵام دوجار هەر لێ تێگەن ئەمریکیە بچێتە بەڕێتانە هەر لێ تێگەن ڕەنگە تۆ زە ناخۆشی دروست ببێ بازە شتێک تێنەگەن بازە کەلیماتێک بەڵام ئیشی خۆیەکات وەکو هەولێر و سلێمانێکی خۆمان ئاسانە ئەوڵێ مار ئێماڵێن ماڵ ئەوڵێ مندار ئێماڵێن مناڵ هەر لە هەولێرێکی شتێگەنی کێشەمان نییە مامۆساشانەوە ماوەی فێربوونێک چەنە ئەخایانە بۆ ئەوەیگە و کەسێکی ئاڕەسەنی ئەمریکا یاخود ئوسترالیا و کەسێک کە زمانێکی ئینگلیزی پاراوی هەیە و کوڕەسەنی ئەوێ بتوانێت قسە بکەیت خۆی گەشتنە ئاستی نەیتف با بڵێن ئاسان نییە بامە ڕاشکاوە پێڵێ نیواڵە مامۆسا منەمەوێ فول بم يعني بەڕاستی فولبوون لە بریتانیا لەدایک بوو نالۆژیکی ئەتوانین بڵێن خۆشیان کە قساکەن هەم سپێڵیان هەڵێ هو هەم جاری وایە قسەشیان لێ تێکەچێت منیش خۆم لە کۆمەڵێ مەجلیسا دانیشم ئەنوا قساکەم بە زمانی دایکم هەڵەیە قسەکانم بۆیە فولبوون با ئێمە بیر لەو کامل بوون و باڵایی بوونە نەکەینەوە لە شتێکە ئەی بۆ بیر نەکەمەوە من ئاستێکی ڕێکوپێک قساکەم با قەیچەکە فور نەبم ئەدڤانس نەبم ئەپەر نەبم قەیچەکە لە ئاستی ئینتەرمیدیەت قساکەم بەڵام پەیامی خۆمەگەێنم یعنی خەلل بۆ بەرامبەر دروست ناکەم بڵێت خوا وتت چی وەڵی تێنەگەشتم چیەڵێ کردمەوەی زمانەکەم ڕێکوپێک بێ ئاستی زۆر ئەدڤانس و نەیتف هەر پێویستیشمان نیەتوانین لە خۆمە پرۆفیسۆرێک نین با بڵێن لە بەڕێتانیا دەرس بڵێنەوە لە جامعەیەکی ئەمریکا دەرس بڵێنەوە وەکو وڵات و ناوخۆی خۆمان تا ئاستێکی باشی پارا قسە بکەی کێشت نییە نەگەیتە ئاسی نەیتف بوون و ئەدڤانس بوون مامۆستا ئەگەر تۆ فارسی فێر ببی لەگەڵ فارسێکا قسە بکە لە فارسیەوە بنمونە عەرەبی فێر ببی یەکسەر کە قساکەی ئەزانێت و خەڵکی ئەوێنی چۆن ئێستا ئەو با بڵێن عەرەبەکان کە قساکەن بە عەرەبیان بەنگلادیشی کە لێرە قساکەن تۆ زانیمە کوردیش فێر بووە بۆچی هەندێک جار بەعزە شتێکە پەڕن کە ڕستەکەیان تەواو جا ئەوە ئەگەر ئینگلیزیەکی باشیش بزانی لە بەریتانیا لە هەر وڵاتێکی یەکسەر زان کە تۆ ئینگلیزی یەکسەر هەست هەچ کەس و نەتەوەیەک دیارەکە بە کاتی خۆی لە سەردەمی ئێمەیە ئەگەر بیانویستایە عەزێتی مامۆسای ئینگلیزی بن لە قوتابخانە هەندێک پرسیاریان لێ کرد ئیتر ینی یا دەرسیان پێکوش یا عەزێتی مامۆسایانەیە پرسیار هەر باوەکان مامۆسا بەجێڕی دریا بە ئینگلیزی ئێستا بەڕاست لە هەم لە مەکتەب لە قوتابخانە هەم لەو پەیمانگانی جەنابە دەرسی لێ ئەڵێتەوە ئەنی ئەگەر بۆ خۆشی بیار بە جددی بێ یا بۆ ئەوە بێ هەیە حەڕووکە ئێوێ دروستگار چه پرسیارێک زۆرەکرێ ئێستا واللهی ئەتوانین بڵێنەوە ڕێژێکی زۆر زۆر کەم بۆتەوە سپاس بخۆی علی ئەوەیە کە مامۆستا ئیزعاجکەن یان بۆ نەپرسیاری نامەعقولکەن هەرچەند نامەعقول نییە حەزەکە بە جیڕەی دەرگا بزێن بڵێن چی قەیچێکە من بیرم مامۆستایەکمان نەیوت دەرگاکانی ئەوێ جیڕەی ئەتوانین بە مامۆستایەکی باشی بە تەکنیکە لە تەکنیکان جۆر ببیتەوە ئیزعاجیش نەبی پێی زۆر باش مامۆستا ئێستا زۆرمان لەوانەیە پشت بە ترانسلێتی گۆگڵ ببەستین ئایا کاکدانە دیارە تۆ زۆر پشتی پێبەستی زۆر یەکسەر نەقلێکم بۆ وەریێژێ ئایا سەرچاوەیەکی ڕێکوپێکە ڕاستە و خۆشتەکە بە شێوازێک یاخود قەواعیدی بۆت ئەکاتەوە بە زمانی ئینگلیزیان لە ئینگلیزی لە زمانێک ترەوە لە ئینگلیزی و بیکاتە زمانێکی تر من کاری پێ ناکەم بەیشێک حەزم لەوە نیە شتێک دەقا و دەق کۆپی پیسکەم و بۆ وەرگێڕێ من حەزەکەم خۆم ئیشی تاکەم مەگەر خودی خۆم بەڵام جاری وای زانیارەکان و خۆی تەرجمە ناکە بەڵێ زۆر هەڵی تیا بەداخەوە ئەبێ ئاگاداربی بەڵام لە نەبوون باشتر دەکەوەی هیچ لە مەسەلەکە حاڵی نەبی جاری وای زۆر زەڕوری بە بابەتێک بزانین بەس چییە کیەک وەرگین سەرەداوێکە دەستکەوێت ئەلەوە هاوکاتە بێ بەڵێ زۆر بەڕێز شانا و کازم مامۆسای زمانی ئینگلیزی سوپاس بووی لەم دەرفەتە لەگەڵمان بووی زانیاری باش سەلامەت بی خێر بێ یاخوا